باندێک بە سەرپەرشی ئافرەتێک پیاوێک دەڕفێنن بۆ بەدەستێنانی پارە. بە برادێک کرد کە حەسەب معلوماتم شتوای کردو پێشتر ئیدی پێم گوت تەختەی تشتەکەمان کرد شوێنەکەمان حازر کردو دەستان پێ کرد. سکەی 30 ساعتێک دەبوو بکاورە دوێنش کابرامان ئازاد پەنابەرێک $40,000 لە ماوەی 28 ڕۆژ لە شوێنی جیاوازە ناو ئۆتۆمبیلی خەڵکدا دەدزێت. جانتاکەم دۆزیەوە و هەڵم گرت و بردمەوە ماڵەوە. کۆمەڵێک شتی تێدا بوو لە وێنەی جزدانی پارە و فلاژ میمۆری و مۆبایل. دوو کەس بە بڕێکی زۆر پارەی تەزویر لەلایەن ئاسایشەوە دەستگیر دەکرێن. ئیشی دەزویر مەزویرم ناکرد ئەم جارێ و جاری پێشوو کردم ڕاستە لەگەڵ برادەرەیە هات بە دوامە و فکرمان کردەوە وتمانە و پارە تەزویرە بەرین بۆ هەولێر ئەشیای پێ بکڕین لە سەیتەرە گرتمانە. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین لە کوردستان بشار لە پرۆگرامی تاوان و سا. تیمی ئەمجارەشمان پێک هاتووە لە دادوەرە تەرزە سالار عوسمان، پسپۆری دەرونی و کۆمەڵناسی زریان کاکەی، پسپۆری یاسای تاوان دکتۆر عیماد. پێشەوەی قسە لەگەڵ میوانەکانم بکەم حەزەکمە ئەو ڤیدیۆ ببینی زارە سینە سەر بابەتی یەکەم فەرموو. مانجینەی 2018 بوو. مسبقا ڕقم لەو شخصی بوو ئیدی وەکو نوعێک لە ئینتیقام تۆڕەکردنەوە لێ حەزم کردە شتێک بکەم. لەکنە خۆم حجزی کەم چەند ساعتێک لە ماڵێ. استیعانەم بە برادێک کرد کە حەسەب معلوماتم شتوای کردو پێشتر. بەوم گوت ئەویش گوتی مشکلم نییە برادێک چیت کەشەیە دیار بۆ ئەوان فێر بنەوە شتانە بکەن. یعنی لە زاری خۆی وام ژێرە بکە فێرە و شتانە بکەن. ئیدی پێم گوت تەختەی تشتەکەمان کرد شوێنەکەمان حازر کردو دەستان پێ کرد. گوتم ئەو سلعەیەم هەیە ئەو مادێم هەیە لە ماڵێ لە مەخزن حەزم لێ ببینی بزانی دەتوانین لێ میسارفکەی یان بەو حجزەی هات. من لە خانەکەی بووم لە ژۆرە چووم دەرگاکە قەپات بوو ئەو دوو نەفەرە پێیان دەگوت وەرە ژۆرێ نەفەرە چۆن پێی دەگوت وەرە ژۆرێ نەدەهاتە ژۆرێ یان دەیگوت صاحب ماڵ مەوجود نییە نایمە ژۆرێ. ئەم تەلەفۆنم لە شخصە چکە کرد کە تەسەوڕ کرد سیقەی پێ بکاتن. تەلەفۆن لێ کە ئەو هات فعلا لەگەوی هاتە ژۆرێ کاتە ژۆرێ سلاحی لێ بڵند کرد. ئەم لە دەرێ نەبووم نازانم ئەحداثەکان کوڕوویدا لە دەرێ بەس ئەوێم بزانم سلاحی لێ بڵند کرد یان سلاحی لێ بڵند کرد جوان کە لە کچەی کرد و 30 ساعت حجز بوو لەکرم لە ماڵێ. ئەو کە لە بچەکرا هیچ قسەی لەگەڵ نەکرا حتا بەرەبەری مەغریبێ ئەم تەلەفۆنم کرد لێ کە چیان گوتم وەرن یەکێک قناعکە تەلەفۆن لۆ ماڵێ بکات چکەم نەمدەویستم هەیە نەم قسەی لەگە بکەم. گوتم یەکێک قناعکە کە تەلەفۆن لۆ ماڵێ بکە بلێتن نایەمەوە یان شتێک. قەناعەتی نەدات کە تەلەفۆن کا بە هیچ نەواچی هیچ قەناعەتی نەدات. تەلەفۆنش من یەکسەر هەرە و دەقەی کە حجز کرا لە ماڵ ئەم تەلەفۆنەکەم کوژاندەوە. دوای بەرەبەری 11 شێ و شتێ چوە تەلەفۆنەکەی کراوە ئەم پێم کردەوە گوتم ئەگە تەلەفۆن کرا و هاوها بلێ. ئەو دوو کوڕۆژ گوتیان وا فکرێکیانە بوو کە مەقطع ڤیدیۆکی تەسویرکەن ئیهانەی ئەو کوڕی بکەن ئەو شخصی بکەن بحیث ئەگە دەرچوو شکات نەکە یعنی وەرقەک زەمان بی لە دەستیە. ئەم دەرچوومە دەرێ و نهائیاًش ئەو مەقطع ڤیدیۆم نەدیت مع العلم بە مۆبایلی من گیرا بەس ئێستاش نەمدیت ڤیدیۆکە تەماشاشم نەکرد نهائیاً بەس زانم یعنی لۆ ئیهانەوی بوو بەس تەماشام نەکرد نهائیاً لە هەزارش تەماشام نەکرد. بەرەبەری 9:10 ماوعیدەکەم بزەبت بەبیر نایە ئەو کاتی بوو ئیزماندا ڕۆشتەوە ڕۆژی پاشتر ماوعیدم بوو لەگەڵ شخصەکی شخص خەبەری ئاسایشیدا بوو گیرە. ساڵی 2010 بوو بۆ ئافرەتەم ناسی کە ناسیم وتی کابرا قەردارمە بەس پێش باسی قەلی بگە گوتی پێراوم لە هاتیە برایەکەم پێراوی هینە ئەگەر کابرای بینی پێراوەکەی دەمێ و باسی ئەو پارەی لەگە دەکەم کەمش کابرام هینە پێراو نەبوو پارەش نەبوو ئەمن و ئافرەتە و ئەوەی کە لەگەرمدا بوو نزیکەی 30 ساعتێک دەبوو لەکرمان بکاورە دوێنش کابرامان ئازاد کرد کە چوونە دوکانێک وتیەوە برامە
قلت من وكو برا قلت تو قسيمة قلت 5 دقيقة وبقسم على كده كل قلت من دروم اسمه دكاني الزرنجري أتولقى يورا ودانش دكاني ساعة ما خوال قلت بابروين أجر حاضر قلت بابسي وبو سواي سأل كل هاتنا ماري بقران داخل من جورك بيكو شنو جورك درك عشي درك خط درك كله شنو عشي درك جورم كردو كذا جوري درك بيو داوم قلت كذا جوريني ناس نجوري ايش قلت ما دام كذا جوريني قلت هر اسلوب ناس نجوري حتى خان مادتو عشي من بيكو داين شو من تليفوني قلت لونا جوري قلت لتشندري قلت له خفي بيشو ما لقر متصور دوك هنا ورا جوري قلت من نام جوري بودا مقاري ما كابري بين قلت منين مجوري قلت ما بخوتها ولو خد جورينا ولا دري بيقود سنا جوري ومشتمر من التلفون قبات قلت ومردكي هاتو تلفوني كل قلت يا تو ديارنا هنا جوري قلت منا ولا قلت ما قدر منين دري من كابري لقى كابري بيقود روين كابري ده موت كوني والله هو ده دقش بنسو دكتور هاتو بيعو كي لعو شبيكم ناس عندن وتفهم سنجوت مش هيبيرا وكم كان بيرا وغارم ده غرفة كيدي برا ودو غرفة بنام بريدبون غرفة كم كردو وكلي درا وكدمو ودي بيرا وش لقورين يا قلت تخوض كركا قلت مخوم كركا ما خدسكم قلت تبو قلت كابرا قردار ما كابرا بيرا بناي بيرا كابرا مينا كابرا قردار ما ولقى أو كرش يبيكو دايشن قلت كاكا قلت ماما لو ما نابي وشتا يعني كابرا هاتنا مالي والله هاتنا مالي مش بستامانو وبزاين دا اوي باري لي دكاتو قرداري بو در بارا كم دو نام زان شو موقفه دبي يعني بستو والله بستاو بقراش نبي قول دبي تصوير كي ايش خراب بلا قبخي اما ايش خراب من لقى نكرت بس عيب نبي لكن ديالو سبيني جناك خروط كتو دمتالي كاورا بسترابو سوسا عمش تصويرهم نكرت لو هتا باركي بدنوا لكن نمي لو لكن سلام شو بارك من هتاكو او بيشي حادثي بدو ما جي طلاق مدايا يعني لما يجاني قلك بيشي حادثي كي استعمل لي سزن حاليا بدو ما جي طلاق مدا بيستو بينزي مانجو قوتي ورا ام هاتيه اتفشورا سوم ديتم كابرا لحوشي راوستايا كابرا لحوشي راوستايا سوين جوريو اوان كرتيانو بستيانو بمنيان قوت تا دنيا كر قوتيان قصيبكي داد كوجين امش سابقا كما هي بيش تقريبا دو مانك دابونا دابو لمنيان دابو هم زي منيان شكال براسي قسم نكرت بس لا روجيت وم كديتم برا الله نكرت محاولة مكر برا الله كم بس كابر انا رويشت هلو هەڵبەتە دەستخۆشی لە بەڕێبەرەتی ئاسایشی هەولێر دەکەین دەستیان خۆش بێ جەنابی دادەر من دوێنێ شەو کە قسەم کرد لەگەڵ لێکۆڵەری ئەو تاوانێک کە ئەنجام درراوە کە بۆی ژێڕامەوە من شۆک بووم بەڕاستی یعنی ئەو شتانە لەو وڵاتە ڕووەدا پیاوێک ڕفێنراوە تعدای لێکراوە ئیهانە کراوە ئەمە چی یاسایەک دەیانگرێتەوە لە یاسای سزادە مادەیەکە ئەم تاوانە بە شێوەیەکی گشتی نەک تایبەت بەو تاوانە کە ئەو تاوانە لە قۆناغی لێ کۆڵینەوەدایە وەک لە قۆناغی لێ کۆڵینەوەش نهێنی ئەبێ پارێزراو بێت بەڵام بە شێوەیەکی گشتی سزاکانی اختطافکردن واتە ڕفاندنی کەسەکان سزایەکی قورسی هەیە لە یاسای سزاکانی عراقیە مادە 421 لە یاسای عقوباتی عراقی زۆر بە وردی پێناسی ئەو تاوانەی کردووە هەروەها بڕگەکانیشی کە ئەبێت بە قورسکردنی سزاکە دەستنیشانی کردووە بە شێوەیەکی گشتی هەر کەسێک بە بێبوونی پاساوی یاسایی ئازادی زەوت بکرێ واتە بند بکرێ سجن بکرێ حجز بکرێ ئەوە بە تاوان هەژمار دەکرێت کە دەڵین پاساوی یاسایی واتە سزاکانی کە لەلایەن دادگاکان وەک حەبسکردن سجنکردن یاخود ڕێکاری تەوقیفکردن ئەمانە بە حجز و خەتفکردن هەژمار ناکرێ لە بەرەوەی پاساوێکی یاسایی و بەپێی بڕیارێکی دادگایە بەڵام کە لەو چوارچێوەیە چۆ دەرەوە ئێمە لە بەردەم تاوانێکی قورسین کە تاوانی ڕفاندنی کەسەکانە ئەو جۆرە کەیسانەی کە بێت و ڕفاندنی کەسەکە هەروەکو
لەو بابەتەدا ئاماژەی پێکرا مادە 421 چەند بارێکی قورسکەری بۆ تاوانەکە دەستنیشان کردووە. یەکێک لەوانە ئەگەر بێت و ڕفاندنی ئەو کەسە بە مەبەستی تەعزیبدان نەفسی بێ یا بەدەنی یاخود ئینتیقام لێکردن یاخود تەعەداکردن لە عەرز و شەرەفی ئەو کەسە یاخود هەر مەبەستێکی تر ئەوە سزاکەی دەبێتە سزا و دادگاکانی تاوان واتە دەبێتە جینایەت 10 ساڵ زیاترە سزاکەی بۆ بەرەپارەیەک بێ بەڵێ ئەوەش هەر ئەبێتەوە سەبەبێکی غێر مەشروع بەس لێرەیە پێم خۆشە هۆشداریەکی یاسایی بە هاوڵاتیانی ئازیز و خۆشەویستی هەرێمی کوردستان بم لەم قۆناغی ئێستادا کە هەیە ڕەنگە زۆرێک لە کەیسەکان سزایی و مەدەنی تێکەڵەکرێن ناکرێت تاوان بە تاوان چارەسەر بکرێ کێشە بە کێشە چارەسەر بکرێ ئەگەر کەسێک مافێکی لای کەسێک هەیە شارستانیە ئەتوانێت لە ڕێی دادگاکانی شارستانیەوە داوای مافەکەی خۆی بکە و تەنانەت موشەڕعی شارستانی عێراقی زۆر بە جوانی چارەسەری کردووە ئەگەر بە پەلەیە سوبولی ترمان هەیە حجزی احتیاطیە قەڵای مستعجلمان هەیە تا ئەگات بە مافەکەی خۆی و لێرەوە پێم خۆشە بڵێم خۆپارێزی لە تاوان نەک هەڵاتن لە یاسا دادگا چی بۆ دەکەم مەسا ئەو ژناگە هات بە بۆ دادگا داوای کرد بڵێم پارم قەردارە و کابراایە ئەیتوانی ڕێکاری یاسایی بگرێتە بەر لە دادگاکانی شارستانی بە داوایەکی شارستانی داوای مافەکانی خۆی بکات ئەو کاتە ئەو دادوەرە بە ڕێزەی بەپی ئەو بەڵگانێکی پێشکەشی ئەکرا بەپی واقعی قەزەکە بڕیاری خۆی توانانی زۆر بە ئاسانتر ئەو پارەی وەرگێت لەبەرەوەی لەبەرەوەی کاک بژار قەت تاوان چارەسەر نییە و کەسەکەش ناگەینێتە ئەنجام و هەرچەند تۆمەتباریش بەتوانا بێ ناتوانێت لە یاسا هەڵبێت چکە هەمیشە مەبدەئێکمان هەیە کە تۆمەتبار هەرچەند زیرەک بێ هەمیشە بەڵگەیەک لە شوێنی تاوانەکەی بەجێ ئەهێڵێ بۆی یاسا دەستی بکات. دکتۆر عیماد هەمان تاوان ئەگە ئەو کابرایە بە زەوقی خۆی لەو شوێنە بواە بەڵام ئەو تەعەدای لێکرابە ئەوە چۆنە چکە ئەو بردویان ڕفاندویانە بەڵام ئەگە نەڕفاندن بە خۆی لەوێ بە چکە ئەو شتانە ڕوودا ئێستا لە کوردستان حەز دەکەم ئەوەش سزاکەی بزانم. لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 69 حەوت مادەی تەرخان کردووە بۆ ئەو بابەتە کە بە ناونیشانی ئەو تاوانەی پەیوەندی بە مافی ئازادی ئینسانەوە هەیە کە لە مادە 421 دەست پێ دەکات هەتا 427 ئێمە دەبێت جیاوازی بکەین نێوان دووشدا خەتف و قەبض کە لە قانونی عێراقیدا هاتووە بەزەوقی خۆی چوو بێ بە هەمان شێوە کە جەنابی دادوەر ئاماژەی پێکرد دەڵێ لەو حاڵەتە بە قەبض بەکاردێ لەبەر ئەوەی ئێمە خەتف ئەگەر هاتوو لە خوار 18 ساڵ بوو یاخود ئەگەر ئافرەت بوو کە قانونی عێراقی ئاماژەی پێداوە بەڵام لەو کەیسەدا کەەوە 18 ساڵی تەواو کردووە و ئافرەت نەبووە لێرەدا بەپێی مادە 421 لە هەموو حاڵەتێک ئەسڵ وایە تاوانەکە سزایەکەی دەبێتە حەبس بەڵام ئەگەر هاتوو یەک لە زەرفی مشەدەدی تێدا بوو ئەو کاتەی سزاکە دەگۆڕێت بۆ سجن کەەوە نابێت لە 15 ساڵ زیاتر بێت لێرە دەتوانین بڵێن ئەوان تا ڕادێک فرت و فێڵێکیان بەکارهێناوە تا تاکو و مەجنی عەلەیهی بێتە لایەن ئینجا ئەو کاتی بە شێوازی تەهدیدیان بەکارهێناوە و توانیتیان کەوە حیزی بکەن بۆیە لێرەدا قانون دەڵێت بۆ ماوەی 15 ساڵ نابێت زیاتر سزا دەدرێت ئەو ئەگەر خەتف کرابیان بە زەوقی خۆی لە شوێنەکە ببێت بە زەوقی خۆی لە شوێنەکە ببێ باشە وتی من تەلاقم داوە پێشماوەیەک بەڵام مێردەکەشی گیراوە دەڵێت چونکە زانیویەتی تەسەتور عەجەریمە تەسەتور عەجەریمە ئەگە باسی بکە ئەوە ساکەی چۆنە لێرەدا زۆر خەڵکێ نازانێت شتێک دەزانانی جەریمەک ڕوویداوە باس ناکات بۆ دەستگا ئەمنیەکان حەز دەکەم ئەو بەڵام لێرەدا تۆمەتبار ئاماژەبەوەی کردکەوە پێشتر سابقەی قەزایی هەبووە کەواتە ئەمەش بەڵگەیەکە لەسەر ئەوەی کەوا دەستی هەبووە لەم جۆرە تاوانە چکە زۆر ئامرازی تر هەیە دەتوانێت بچێت بۆ دەستگای ئاسایشکەوە ئیخباریان بکات ئەو کاتی هەم دەبێتە عوزرێکی تەخفیفی عقوبە دەکرێت بۆ ئەو یاخود ئیعفا دەکرێت ئەگەر هات و دەستگای ئاسایش نیان دەزانی کە ئەم جۆرە تاوانەدا هەیە. بەڵێ دکتۆر عیماد یەک شتیشکەشم بۆ باس بکەی مەسەن بۆ نمونە ئەگە و ئافرەتە چوو بە لە زەناوی دادوەریشم پرسی ئەگەر شکایەتی کرد بە ئەو پیاوە قەردارمە دادگا دەیتوانی پارەکەی بزەبێت زۆر کەسێ نازانین دەمێ خەڵک بزانێت کە داوای حەقی خۆت بکەی
ینی دادگا بۆ وەردەگری ینی بۆ جەریمەیەک بە جەریمەیەشتر هەڵ دەکەیت ئێمە لە دادگا زۆرە دادگایەکمانەیە دادگای شارستانیمان هەیە و دادگای سزاییمان هەیە کە هەیئەی جەزائیە هەر کارێکی پەیوەندی بە شارستانیت هەیە معاملاتی مالیە یان هەر شتێک بێت ئەو کات دەتوانێت بچێتە محکەمەی بەداعا یان شارستانی داوایەک تۆمار بکات و حەقی خۆی وەربگرێت بە شێوازێکی یاسایی حەق خۆی بە تەواوی وەردەگرێت پارەیان دەکرێتە قسط زالێرەدا محکەمە قەراری سەدە محکەمە قەرار لەسەر ئیمکانێتی ئەو کابرایی کە قەردارە و زاگە مۆزەف بێیان تاجر بێ بەڵام ڕێگاشی زۆر باشە بۆ ئەوەی مەسئولی قانونی لەسەر دروست نەبێت بەڵام تۆ بچیت تاوانێک بە تاوانێ بکەیت ئەو کاتەی کارەساتێکی زۆر گەورەیە و کارێکی نامۆڕۆڤانەیە دکتۆر زریان ئەمانە چ جۆرە مرۆڤێکن کە هەموو بەهایەکانی مرۆڤایەتی بەلاوە دەنێن بۆ بڕێک پارە بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە قوربان خود مرۆڤ لە هەر کۆمەلگایەک بە پێی ئاستی پێگەیشتنی کۆمەلگا تاکەکانی ئاستی جیاوازی هۆشمەندیان هەیە لەوەی کە ئیتر هەمومان لەسەری ڕامان جووتە کە ئەمە بارێکی ئاساییە بۆ کارلێکی کۆمەڵایەتی بۆ هەڵسوکەوت بۆ بەرخوردکردن بۆ پەیوەندیکردن و دانوستاندن لەمەیانە ئیتر ئێمە خاوەن هۆشیاری جیاواز و کەسایەتی و ڕەگەزەکانی پێکاتی کەسایەتی جیاوازی ئێمە بمانوێ نەمانوێت لایەنی ژنگەیمان هەیە لایەنی کۆمەڵایەتیمان هەیە لایەنی دەرونی جەستەیمان هەیە لێرە ئەم خانمە بەخۆی دەڵێ من ڕقم لی بوو ڕقێکی کۆن بوو ئەم ڕقەیە لە ڕۆژێکا دروست نەبووە ئێمە دەتوانین بگەڕێنەوە پرۆسەی پەروەردە و پێگەیاندنی کۆمەڵایەتی پرۆسەی بە کۆمەڵایەتی بوونی ئەو خانمەیە لە دیوێکی ترەوە ئەم بەڕێزانەی کە هاتوون زۆر بە ئاسانی کەوتونەتە داوە یان بەشدار بوونە بە حەزی خۆیان یعنی کاراکتەری لاواز لە کەسایەتیاندا هەیە کەسایەتێکی نۆرمال زۆر بە ئاسایی دەتوانی بڵێ تا ئێرە لەگەڵم قسەیەکە کە هەڵوێستێکە نوێنێ لەوێەوە ئیتر ئەلێ بەداوای لێ بجەم مێردەکەوای کرد و بەڵام پێی بڵێن تەسەتور ئەویش هەرگیراوە چکە باسی نەکرد بۆ دەستگا ئەمنیەکان مێردەکەشی کاراکتەرێکی لاوازی هەیە من لەگەڵ خانمێک تەواو بم لە شوێنێکی ڕسمی نەبێ کە بە حقیقەت ئەگەر زۆر زەروریش نەبێ لەوانەیە نەتوانم کۆبمەوە یان کە کۆش دەبمەوە دەبێ بابەتێکی کۆمەڵایەتی ئاسایی بێ کە دوور بێ لە هەموو پەلە و ئالۆزی زۆر ڕاستە لە هەمووی گرنگتر لە هەمووی گرنگتر مەسلەی ئەم جۆرە تاوانانە پەیوەندی بە ئەو زانیاریانەوە هەیە کە هەر تاچێک ئاکامەکەی ببینێ ئەم زانیاریانە لە زۆر وڵات بەشێکە لە پرۆسەی پەروەردە لە قوتابخانە کە تۆ وا بکەی دزی بکەی ئەمە ئاکامەکەیەتی کە زەڵام بکوژی ئەمە ئاکامەدەمیز ئەوە لێ پرسم دکتۆر زین چۆن دەوری ئەو ڕێکخرا و چالاکوانی مەدەنی و ئەوانە چیە لەوە شارکردنەوەی خەڵک لەو بابەتە هەمومان لی بەرپرسیارن بە ڕێژەی جیاواز بەڵام بەرپرسیاری یەکەم بمانەوێت نەمانەوێت ئێمە کۆنتترۆلی کۆمەڵایەتیمان هەیە لە ناو هەر تاچێکە لە فۆرمی وێژدان لە فۆرمی ئاستی وشیاری و ڕێگەزەکانی تر بەڵام ئێمە یاسامان هەیە بەڵام ئێمە ڕێکخراومان هەیە بەڵام ئێمە کۆمەلگای مەدەنیمان هەیە بەڵام ئێمە میدیامان هەیە کە بەشێکی میدیا ڕاستەوە خۆ ئەبێ لەسەر ئەمە کار بکە کە ئێمە دەستگایەکی گەورەی زەبەلاحی بەرپرسیارمان هەیە کە پێی دەوترێ پەروەردە تۆ چۆن تاک پەروەردەکەی ببێت بە تاچێکی هاوڵاتی ڕێکوپێک بەرهەمدار هوشیار و ئاسایش پارێز بە تایبەتی بۆ کوردستان کە ئەمڕۆ وەکو دوورگەیەکە لە چوار لاوە مەترسی لەسرە هەر تاچێک بەرپرسیارەکەی دوو بەرابەرە بێ بۆیە زۆر گرنگە بە حقیقەت ئێمە بگەڕێنەوە لای ئەو بنەما بنەڕەتیانە کە تاک ڕائەگرێ بێ پۆلیس خۆی چاکەکە لە زیاتی خراپە خۆی بڕیاری باشەدا لە زیاتی بڕیاری تێکەڵ و پێکەڵ و نایەسایی سپاس دکتۆر گیان جەنابی دادوەر ئێستا ئەو تاوانانە زۆر بوونەوانەی فیلم گرتن و خەڵک دادیدکردن بە فیلم زۆر SMS و نووسین و نازانم چێوانەی ناو سۆسیال میدیا و ناو تەلەفۆن و ئەوانە زۆر بوونە لە کوردستان بێگومان کوردستانیش وەکو ئەو پێشکەوتنی کە لە جیهانە لە بواری سوسیال میدیا و تەکنەلۆجیا و بەکارهێنانی ئینتەرنێتا بە خۆی و بینیوە بەشێکە لەو پێشکەوتنە و خۆشبەختانە لە کوردستان یاسای خراپ بەکارهێنان و بەرەنگاربوونی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنمان هەیە کە چارەسەری کردووە بەڵام لێرەدا حەزەکەم وەک ڕۆشنبیرێکی یاسایی بۆ هاوڵاتیان
کە ئەو تاوانانە ڕۆژانە دووبارە ئەبێتەوە ڕۆژانە کەسەکانیش سزا ئەدرێن بەڵام وا هەستەکەین سزاکان ڕێگری ناکە لە دووبارە بوونەوە لەبەر ئەوەی ڕۆشنبیرێکی یاسایی بەو شێوەیە بڵاو نەکراوەتەوە کە ئەوە تاوانە و نەتائیجی تاوان هەڵەگرێ و کەسەکە بەرپرسیارە بێ لە ڕووی یاساوە بە تایبەتی لە ناو گەنجەکانە خراپ بەکارهێنانی فەیسبوک و وەغیری غیری لەو وەسائلانە بەڵام هەتاوەکو زیاتر کەناڵەکانی ڕاگەیاندن و ئەو جیهانتانی کە پەیوەنددارن بە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری یاساییەوە بتوانن هاوڵاتیان گەنجەکان تێبگەێنن کە خراپ بەکارهێنانی ئەم ئامێرانە عاقبەتی خراپی ئەبێ چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ لە ڕووی کەسەکە خۆیەوە بۆیە بێ بە سابقی ئیجرامی ڕەنگە ماڵی لەسەر تێک بچێ ڕەنگە خوانەخواستە ئافرەتی لەسەر بکوژرێت ڕەنگە جۆرەها کێشەی لەسەر بێتەوە ئەوە بڵاو بێتەوە سەیتەرەی تاوانەکەکرێ بەڵێ کوردستانیش ئێستا وەک بەشێک لە جیهان بەرامبەر بەو جۆرە تاوانە وەستاوە کە زۆرە و لە زۆربوونی تهدیدی پارەش تهدیدکردن و پارەش داواکردنەوە زۆرە بێگومان کە گرتەیەکی ڤیددیۆیی یان چوونە ناو ژیانی کەسایەتی و کەسیەتی شخصی کەسێکەوە ئیقتیحامکردنی ئەو شخصیەتیلی ڕەنگە ئەو کەسە ناچار بێ بۆ پاراستنی پارەبات یاخود تحملی هەر ئەوەیەکی تر بکە بۆی بڵاو نەبێتەوە ئەوە بەڵێ جاری وهەیە بەکارهێنێ بۆ پارە جاری وهەیە بەکارهێنێ بۆ داواکاری قورستر لە کەسەکە کە ئەوانش خۆی لە خۆیان ئافرەت زۆربەی جارەکان قوربانی یەکەمە سزاکەی قورسە بڵێ بەڵام ئافرەتەکان کە لە کۆمەلگای ئێمە زیاتر بۆ خۆپارێزی ترسان لە ئاکارە کۆمەڵایەتیەکان زۆربەی جار قوربانی یەکەمن بۆ ئەو تاوانانە بۆیە بەڕای من هاوڵاتیان یەکەم شوێن کە پەنای بۆ بەرێ دادگاکانە کە تووشی حاڵەتێکی لەو شێوەیە هات تووشی گرتەیەکی ڤیددیۆی بوو لەلایەن کەسێکەوە یا تهدید کرا بە ماسجە یا بە شێوەیەک یا هاک کرا یەکسەر دەرگای دادگاکان واڵایە خۆشبەختوانە لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر دادوەر و دادگا و داواکاری گشتی بەڕێز و برادەرانی پارێزەر هەن کە ئەتوانن بەرگری لە مافەکانیان بکەن دەستەکان خۆش بێ ئێستا دەچینە سەر کەیسی دووەم بە ئەو ڤیددیۆ ببینین کە پەنابەرێکە لە ماوەی 28 ڕۆژ 40,000 دلاری دزیوە بە شێوەی جیاواز باو فیلمە بینوی زەرەگەڕێنە گرتووە لەسەر دەکەن لە دایکبووی 1970 و لە لوبنانەوە هاتووم بەڕێگەز خەڵکی سووریا پیشەم میکانیکی کەشتیە لە لوبنانەوە بە فڕۆکە هاتووم بۆ هەولێر هاتبووم 2 مانگ لێرە بم و بگەڕێمەوە لوبنان ئێستا مانجێک دەبێت لێرەم بەهۆی ئەوەی جانتایەکم دۆزیەوە دەستگیر کرام کە لاپتۆپێک و چەند پێنووسێکی تێدا بوو لە نزیک باڵەخانەیەک کە کاری تێدا دەکرا دۆزیمەوە جانتاکەم دۆزیەوە و هەڵم گرت و بردمەوە ماڵەوە کۆمەڵێک شتی تێدا بوو لە وێنەی جزدانی پارە و فلاژ میمۆری و مۆبایل لاپتۆپەکە بچووک بوو هەموو شتەکان لە ناو جانتا نەبوون هەندێکیان لەسەر زەویەکە کەوتبوون هەر لە سەکەیسی دووەم بە باش مازانی میواندارەتی نەقیب نایف بکەین کە لە نێشتنی تاوانی باکوورە بەخێر چۆن یەکەم زارزانیتان کە ئەو تاوان ئەنجام درراوە لەو منتەقانە ئەو تاوانە ڕۆژانە کە خەرێک شەوان جامەکانی دەشکا دوایەوە خەریکدا لای مە زانیاری تۆمار دەکرد ئەمە سێ تیمی کامێمان بەردەوامی بە دوای تۆمەتبار بوو شوێن دزیەکانیشی لە کنشەکانی ئەمپایار بوو شوقەکانی پارێک ڤیو بوو پارتی شەی سامی عەبدوڕەحمان بوو لەو سنوورەیمە دزی دەکرد بەس زامی دەشکان یان دەرگاشی دەشکان بەس زامی دواوە دەکەی نەدەکردەوە زۆر دارە بوو کە سیارەکە ویقەوی بکە فبەس ئاشاکەی ناوی دەبرد و دەڕۆیش سێ تیمیمە و بەهۆی هاوکاری هێزەکانی ئاسایش تواندرا لە ماوەی کووردا با دەژیر بکرێ کە پەنابەرێکی وڵاتی سووریای بوو و 2 سارەشی بەکارهێنا بوو لەو دزیەی سارەکانی چۆن دەینا سارەکان پاسپۆرتی دادەنا 4 پاسپۆرتی پێ بوو پاسپۆرتی دادەنا سارەش دەینا دزی پێ دەکرد و لەو خاوە مەکتەبەکەی بەکرێ دەگرت بە 500 دلاری بەکرێ دەگرت بەڵێ ئەو شتانی کە دزی بووی چی بوو ئەوانەی لاپتۆپی زۆر بوو مۆبایلی خەرک بوو زیاتر لە 40,000 دلار دەبوو ئەشیاتی زۆر خەرچمان لایە خەرک دەیناستەوە وێنەی خۆتی فلاژ میمۆری ئاشای خۆتی
دێدەناسۆ دەری ئەو وێنەی خۆمە وێنە عایلەمە وێنە خێزانانی تو دێناسۆ جزدان زانپای ئافرەت جزدان ئافرەت زێرە شتانەی مەسەن کە مەسەن لە دزیەشی $2 تەنها جزدانەکە کابرێ خاوەنی خۆی ناسیەوە زیاتر کامێری چاودێری یارمەتیدان بەوەی کامێرە چاودێری کامێرە چاودێری یارمەتیدان هەتا دەگەێتەوە شوێنێک کە گەڕا بۆ مالەوە بۆ سیارانە کە تاوانی پێنجام ئیفادەکەی چۆن بوو کە قسەی کرد لە ئیفادەی خۆی دانی بە 4 تا و 5 تاوانی دزیدانا لە بۆی بەڵکانی لە مارەوە گیراوە بەڵام 15 تاوانی دزی ئەنجام دەرە ماوەی مانگەی کە هەمووی بە کامێرە گیرا هەمووش بە کامێرە گیرە بەس هەڵەت سویاتی سووریە چیت کرد هەیە زیادی بکەی بۆ ئەو بابەتە نەخێر هەر ئەوەندە زۆر سپاس دەکەم دەستەکانتان خۆش بێن هەر بژێت هیچ پرسیارتان هەیە بزانم دکتۆر پرسیارێکی وەکو بڵێ سادە یارمەتی هاوڵاتیان بە هیچ شێوە هەستان کرد چکو ئێمە هەموو هاوڵاتیەک بەرپرسیارین لەوەی هاوکاری برانی ئاسایش بین ئایا هاوڵاتیانی دەوروبەر هیچ هاوکارێکی ئێوەیان کرد لەوەی کە هاوڵاتیان دانی کامیری چاودێریە پێ دەرێ ئەو لێ دەچۆ لە دقە بە دقە پێ دەرێ هاوکاری هەموو هەیە کامیری چاودێری هەبی نایشارتەوە پێ دەرێ حتا گات و مەسەن دوکان نەبوو ماڵ بوو دەماندا ئەی کەس نەیبینی بوو بڵێ ما ئەم شکم لێ ئەو کابراایە وا دەکات سووریای بە هەر بەخۆی لۆدزی هات بە وڵات ئەم پلانی داناوە بێ بە چار پاسپۆرتی هات بە وڵاتە و یارمەتی خەڵکیش بەس کامیرە بوو هەرێک لە دوکان و لە ماڵان و لەوانەیە هاوت زۆر سپاس دەست خۆش بزارشتر مەمنون هەر بژین بەرەوە جەنابی دادوەر یاساکانی سزادانی عێراقی بۆ بیانی چۆنە مەزەن بیانیەک تاوانێک ئەنجامدا لە کوردستانیان لە عێراق یاسای ئەمە دەڵێن یاسای عێراقی مەسڵەن بۆ شتان بەپێی یاسای سزای عێراقی چەند جۆرێک لە ئیختساساتمان هەیە یەکێک لە ئیختساسەکان ناوی ئیختساسی ئیقلیمیە یان هەرێمی واتە ئەو تاوانانی کە لە چوارچێوەی هەرێمی کوردستان و یان عێراق ڕوو ئەدا و هەژمارەکرێ بە تاوان بەپێی یاساکانی ئەم هەرێمە سزاکانی و ئەم هەرێمەی لەسەر تەطبیقە بێت مادام ئەو کەسە تاوانێکی ئەنجام داوەیان کارێکی کردووە بەپێی یاساکان لێرە بە تاوان هەژمار دەکرێت و لە بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی تایبەتی کەسانی تری پێ زەرمەند بووە لەبەرەوە بەپێی قانونی عقوباتی عراقی مامەڵی لەگەڵا ئەکرێت ئەوە بەنسبەت تەوەری یەکەم بەنسبەت تەوەری دووهەم لێرەیە چەند شتێک ئەبێ وەربگرین حاڵەتی یەکەم ئەگەر ئەم کەسەیان هەر کەسێکی تر بە شێوەیەکی گشتی تاوانەکە نەچێتە چوارچێوەی ماڵ یا چوارچێوەی هەر شوێنێک کە سیاجێکی بۆ کرابێ بینایەکی داخراو بێ لەسەر جادە و لە شوێنی گشتی کرابێ ئەو بەپێی یاساکانی عراقی سزاکانی سوکترە لەوەی کەسێک کە دەرگا پشکێنێ یان پەنجەرە پشکێنێ یا بەسەر سیاجی ماڵێکا بچێتە ژوورە و لەوێ دزێکە ئەنجام بە بەڵام لێرە ئەوەی کە جێگەی سەرنجە لە هەر تاوانێکی لەم جۆرەدا ئەو کەسە توانیوێتی لەو ماوە کەمەیە ئەو هەموو یەک بە دوای یەکە تاوانە بەکاربێنێ ئەمە لێرەیان مەدای مەترسیداری ئەو تۆمەتبارە دەرەخە کە معنای ئەوەیە کەسێک نییە کە نەبوونی یا هەژاری یا پێداویستێکی زۆر پاڵی پێوە نابێت بۆ جێبەجێکردنی پێداویستێکی زۆر ضرورت ئەو شتەی کردبێت ئەمە مەبەستەکی تاوان بووە ئەوە وەک سبقێکی ئیسرار وەک نیەتێکی ئیجرامی زۆر بەهێز کە دوای ئەو شتە کەوتووە و بەکارهێنانی 4 جواز خۆی لە خۆیدا بە تاوان هەژمارەکرێت ئۆتۆمبیلی بەکرێگرتووە و ئەوە چەندین شێوازی ساختەکاری و فێڵکردنی بەکارهێناوە بۆی خۆی دەرباس بکە لە تاوانەکەی بەڵام دیسانەوە دووپاتی یەکەمەوە کە تۆمەتبار هەر چەند زیرەک بێ ناتوانێت لە یاسا هەڵبێت لێ کۆڵە گوتی لەگەڵ ئاسایشی هەولێر بەڕێواری ئاسایشی هەولێر قسەم گوتی ناو کامیرەکان ئەمان بینی زۆر بە زیرەکی بە کامیرەی ئەوە بە لایتی مۆبایل لە ناو سیارەکان ئەگەڕا ئەوا دەرچوە ناو فیلمەکان بینیویانە معنای ئەوەی پێشوەخت نەخشە بۆ کێشراو بووە و خۆی بۆ هەموو ئەگەرەکان حازر کردووە و زانیاریکی یاسایی ئەوتۆیشی هەبوو کە چۆن بتوانێت جێپەنجەی خۆی بەجێنەهێڵێت کە ئەوانە هەمووی ئەبێ بە قورسکردنی سزاکە بووی حەز دەکەم ئەوانەی بەتەمانە ئەو کارە بکەن چ سزایەک با بزان سزایەکەی چیە سزایەکەی چۆنە بێ ئەگەر بەپێی مادە 446 کە بەداخەوە ئەو مادەیە خۆی لە خۆیدا مادەیە کە بەڕای من سزایەکەی زۆر سووکە زۆر ئاسانە بە حەبسیش عادەتەن لە 3 مانگ کەمتر نییە و لە 5 ساڵ زیاتر نییە بەڵام لێرەیە ئەم جۆرە تاوانە بەڕەئی من ئەبێت سەیری ڕابردووی ئیجرامی ئەو کەسە و پێداگیری بکرێت کە بۆ هەر تاوانێ سزایەک وەرەگرێ و سزاکان کۆ ئەبێتە و ژمارەیەکی زۆر سزادانەکە لەسەری بەنسبەتمانەوەی ئەو کەسە لە هەرێمی کوردستانی وەرگرتنی سزاکەی
بێگومان کە سزا درا لە دادگاکانی هەرێم و سزای خۆی وەرگرت دوا وەرگرتنی ڕێکاری تایبەت کە هاوڵاتیەکی دانیشتووی هەرێم نییە یاخود بە ڕەگەزنامە هاوڵاتیکی عێراقی نییە ئەوش ڕێکاری تایبەتی خۆی هەیە کە بۆی ئەگیرێتە بەر وەک ڕێکار نەک وەک سزا لێرەیە دوا ئەوەی کە مودەی مححکومیەتی خۆی تەواو ئەکات سزاکەی تەواوەکە ئێمە چەند ڕێکارێکمان هەیە لە قانونی عقوباتە یەکێک لەوانە تدابیری احترازی مادە 170 باس لەوە ئەکا کە ئەو کەسە منعی ئیقامە بکرێت ئەو منعی ئیقامەیە ضرورە بایی ماوەی سزاکەی و لە هەموو بارێکیشدا لە 5 ساڵ تێنەپەڕێ بۆی نەبێ جارێکی تر بێتەوە کوردستان یا ئیقامە لێرە وەربگرێ یا بمێنێتەوە چونکە سابقەیەکی تاوانکاری لەو جۆرەی هەیە هەموو جرایمەکان ینی تاوانەکانی بە شەو کردووە ئەوە تۆزێک تونترین بەڵێ بە بارودۆخێکی قورسکەر بووی هەژمار دەکرێت ئەوە زۆر بە حەماسەوە حەز دەکەم تاوانەکەی ینی زیاتر سزا بدات تا کەس ئەو شتە نەکات زۆر ناخۆشە بەڕاستی سیارەکە جامیش چێن و دوای کە دەی سەیرەکەی جامیش ئەو کەسانی کە جامەکانی شاشکاوە هەر وەکو معلوماتێکی عام هەر کەسێک لە ئەنجامی تاوانێک زەرێکی مادیشی پێئگا بۆی هەیە لە ڕێی دادگاکانەوە کە مافی ئەپارێزرێ داوای قەرەپووی مادی خۆی لەو ئەزرارە مادیانە بکات کە پیکەوتووە بۆ نمونە خاونی ئەو ئۆتۆمبیلانە ئەتوانن داوای مافی خۆیان لە چاکردنەوەی ئۆتۆمبیلەکانیان ئەوانەی کە پێیان کەوتو داوا بکەن. دکتۆری مات ئەم تاوانبارە ئەو توانەی ئەنجام داوە ئێمە دەبێت دانیشین ئەو حەبسەکرێکیت لەوانەیە با بڵێن هەرچەندێک با بڵێن 2 ساڵ ئێمە ئەو 2 ساڵە هەر سزایەک هەر تاوانە و هەر کەسێکی تاوان لێکراو ئەم سزایەکی خۆی لەسەری وەرئەگرێ بڵێن بۆ نمونە دکتۆرین با بڵێن 2 ساڵە ئەو 2 ساڵە ئەو کابرایە ئێمە بێ پارەی لێسەر بکەین لە سزن بۆ ئەو مەسروفەی بۆ دیپۆرتی نەکەین ڕاستە بە بداية كان بجار دمي أما جبوا بدم كوا قانون العقوبات العراقي لمادة لمادة 939 تاكو مادة تقريبا حوت نوع مادة ده مادة تنظيم كردوات دربارة تاوان دزي إما بين بزاين آية زوري دزية كالتي زوريكا مع العلم أم شخصا بعض التاواني أنزام داوا خلال يجمعك إما أجر برين بي مادة 936 أو جنحية وعقوبة كينا قاتا سروي بينصا كواتە لێرەدا ئێمە دەتوانین بڕێ بەپی مادە لە مادە 445 کەەوە زەرفی مشددی تدایە و دەبێتە جینایات کە عقوبەکەی لە 5 ساڵ زیاتر تاکو 20 ساڵ دەڕوە بەڵام تێبینیەکە لێرەدایە ئەم هەموو تاوانەی کە کردوێتی هەموو کۆ دەکرێتەوە کەوا عقوبەکەی دەگاتە ئاستی 25 ساڵ چونکە 15 تاوان ئەگەر هەیەک لەم تاوانانە 5 ساڵ بەسەریدا فەرز بکرێن ئەو کاتەی سزایەکەی زۆر دەبێت بۆیە لێرە قانونی عێراقی بەپێی قانونی عێراقی بێجگە لە تاوانی دزی تەزویج کە لێرە ئاماژای پێکرد جەنابی نەقیب کەەوە 4 پاسپۆرتی بەکارهێناوە بێجگە لە پاسپۆرت بێجگە لەمەش چەندین سیارەی بەکارهێناوە لەوانێ لە ڕێگای فرت و فێڵە کە گوتبی من ئیشم پێێتی یان کارێکی پێ دەکەم بەڵام ئەو بەنیەتی تاوانێک بەکاری هێناوە ئاما سەبەر بە پرسیاری جەنابت ئاماژەت پێکرد بەڵێ ڕاستە بە تەوقع ئەوەی معلوماتم هەبێت هەر تاوانبارێکەوە لە بەندیخانە بێت حکومەت 12,000 بۆ سەرف دەکەی ڕۆژانەکەەوە خواردنە و شوێنی نووسنە و شوشتنە ئەوان هەموو بەسەر حکومەدا 12,000 تەکلیف دەکرێت بەڵام لێرەدا خاڵەتی گرنگتر هەیە کە ئەویش ئێمە هەدەف لە عقوبە ئەوەیە کەوا ئینسان تووشی ڕەدەبێ کە تاوانی کرد ئێمە سزایەکی توندێسە جێبەجێ بکەین بۆ ئەوەی دووبارە نەتوانێت تاوان بکاتەوە من تێبین ئەوەشم کرد کە ئەم تۆمەتبارە کەەوە سابقەی قەزایی لە کوردستان نییە و نەگیراوەسە کەس هەمان کەیس لەسەر ئەم تاوانە بۆیە دەتوانین بنێت تەعادودی جەڕائیم هەبووە لەم جۆرە لەم کەیسە بە تەوەقعی خۆم کەەوە ئەگەر دادوە سزای بدا سزایشی توندی لەسەر جێبەجێ دەکرێت چونکە ئەم جۆرە تاوان دەچێتە بابی جینایاتی دزی دەستەکان خۆش دکتۆر چی وای لێ کرد ئەو کابرایە بیر بکاتەوە بێتن لێرە ئەو شتانە بکاتن چی پاڵی پێوانە مەسەن چ پاڵنەرێکە بۆ لە خۆی مرۆڤ خەونی زۆرە بەڵام بۆ ئەوەی بگەی بەو ئامانجەی کەلەوانەیە واقعی نەبێ بۆ منە دەوڵەمەند بوون گەیشتن بە پارە و مڵکی زۆر بە ڕێگە ئاساییەکە چکۆیمە ڕێگای ئاساییمان زۆرە بەڵام هەمیشە بازدانی دەوێ ماندووبوونی دێ هەوڵدانی دێ لە پرۆسەی کارکردن و بازاری کارە زۆر بە سەختی پێگەی بەڵام
ئەم ڕێگایە ئەگەر بتوانێت لە مانجێکە 50-60 دلار بەدەست بێنێ لێرە سەفەری دومی دوو بەرامبەر بێ ئێبۆنا ینی ئەمە ینی ئیتر ئەبێ بیبینی بەڵام ئەم وا بیرەکەتەوە تۆش مافی خۆتە وڵاتەکەی خۆت کۆنتترۆل بکەی و چاوەدێری و کامیرە و هاوڵاتەکان بە ئاگا بێنی و پرزانیاریان کەی کە ئاگایان لە خۆیان بێ لێرە بەڕێزی چەند زانیاریدا دەڵێ 20,000 دلار لە کیفەکەی بوو ئەمە ینی ئاکاری مرۆڤێکی ناشارستانە مرۆڤی شارستان ئەمڕۆ کارتێک لە باخەڵەتی یان ئەو پەڕی 100 دلاری لە باخەڵە بە پارەوە ناگەڕێ 20,000 دلار بۆ لە جیفانم بێ ینی ئەمە بوارێک خۆشەکە بۆ ئەوەی خەڵکی تریش کە خاوەن و شاریەکی پتە نەبێ غەدری لێ بکە لە کۆڵانێکی تاریک یان زێر لە ناو سیارم پێم سێرە دەڵێ ئافرەتەکە دەڵێ من زیێرەکەم ناو سیارە باخە بۆ ناو سیارە لە وڵاتی پێشکەوتی وەکو هۆڵنداش لە زۆر شوێنە ئاگادار دەکەن ئەڵێ تەلەفۆنەکەت لە ناو ئۆتۆمبیلەکە جێبێری لەسەر خۆتە بزن لە مەتاڕی دەڵێ جانتایەکە کەواتە تۆ دەبێ یعنی ڕکلام نەکەی بۆ دزی شارە زاغەدر لێ بکە ئەمە زۆر گرنگە کەواتە ئێمە ئەبێ هوشارێکمان هەبێ ئەمڕۆ خەڵکێک بە دوای پارەیەکی ئاسان و خێرادا دەگەڕێ بەڵام تۆ دەبێ ئاگای تاوت لە خۆت بێ کورد حکمە هەیە لە گوتنا ئەڵێ ماڵی خۆت قایم بگرە ڕاستەکە ماڵی خۆت قایم بگرە ساکێکە تەلەفۆنێکە گورج بیگرە لێت نەدزرێ من ئاخری هەر دەڵێم ئەوانە ئیستیغلالی ئەو میهرەبانی دەستگا ئەمنیەکانمان دەگەن چکە بەڕاستی زۆر یعنی مقارنەی بکەی لەگەڵ دەوڵەتانی دەوروبەرمان دەستگا ئەمنیەکانی ئێمە زۆر بە جوانی مامەڵە دەگەن لەگەڵ خەڵک بەدڵنیایەوە ینی ئەم بەڕێزە دزە زۆری دزیوە عقابەکەی بدە با لە وڵاتەکەی خۆی سزن بێ ینی ئەم کەڵەکە بوونە لێرە ژیرۆدە دەکا بارد گرانەکە خەرد بارمان گران دەبێت سودیشی لێ نبینی و زۆریشن ژمارەیان زۆرە لەو سزنانە بەدڵنیایی لەوانەیە لە ناو زیندانیش کۆمەڵی ئاکاری خراپ بڵاو بکات و بێتە بە کەلتورێ بۆ زیندانی دەستەکانت خۆش بێت دکتۆر دەچینە سەر بابەتی سێیەم ئەویش ببورە دکتۆر سەبارەتەوەی جەناب دکتۆر باسی کرد ئێمە لە قانون عقوبات عێراقی مەبدەئێکمانەیە پێدەین مەبدە ئیقلیمەتی القانون جینایی بە هەمان شێوە جەنابی دادوەر ئاماژەی پێکرد هەر کەسێک تاوانێک لە کوردستان یان لە عێراق بکە ئەو کاتی تەنها بە قانونی عێراقی سزا دەدرێت بەڵکو هەندێک تاوان هەیە ئەگەر تەزویرش بێت بۆ نمونە ئەگەر لە دەرەوەی عێراق ئەنجام درا پارەی عێراق تەزویر بکە بۆ نمونە لە هەر وڵاتێک بێت ئەوە تەنها بە قانونی عێراقی سزا دەدرێت و دەبێت تەسلیمی عێراق بکرێت و بەپێی قانونی عێراقی سزا بدرێت بۆ لەبەرەوەی ئەم جۆرە تاوانە پەیوەندی بە سیادەی دەوڵەتەوە هەیە دەست خۆش هەر لەسەر تەزویر دەچینە سەر بابەتی سێم ئەویش تەزویری پارەیە دوو کەس بڕێکی پارەی زۆریان هێناوەتە ناو کوردستان بازرگانیان پێ مامەڵیان پێکردووە لە شاری هەورم دەستخۆشی لە دەستگا ئەمنیەکان دەکەین بە تایبەتی ئاسایش کە گیراون ئەوانە اینجا بە باشم زانی میێوەنداری کاک حوسێن محەممەد بکەم کە ئەندامی ئەنجومەنی دلار فرۆشانی هەولێر ئەومان باز دەکات تۆزێک دلار چۆنە و چۆن نییە و چۆن تەزویرە بەڵام پاش ڤیددیۆکە میوەندارەتی دەکەین بە ئەو ڤیددیۆ ببینین کە تاوانباران دام بە تاوانەکەیاندا دەنێن فەرموو. خەڵکی ڕەحیماوەم ئیش و گازونەوتمە کرد ئیش و کازونەوتمە کرد برادێک کاتە لام بۆ لای من لە 92 گازونەوتەکەم لە 92 هێنا بۆ هەولێر هەتا پرۆسە دوای پرۆسە اینجا بۆ ماڵان لە ڕەحیماوە تەوسیعمە کرد دوایە چوومە بێتی بە تەنکەرم هێنا برادێک کاتە لای نەوتەکە وتی با بڕۆین بۆ دیسکۆ وەزعی داراییم زۆر باش بوو شاگردمە بوو 5 سایقم هەبوو هەموو شتم هەبوو خانیم هەبوو دوو خانیم هەبوو ئارزم هەبوو هەموو شتم هەبوو برادەرە هاتە لای نەوتەکە لێ نەوتم بۆی پڕکردوتی وەرە با بڕۆین بۆ دیسکۆ لێوی تر فێرە قمار بووم لێ هەنێ پارەم دۆڕاند هاتمەوە بۆ ماڵ ئیتر کەوتمە ئێو ئیشەوە ئیش قمارەوە تر سەرەت و ماڵم هەمووی دۆڕاند دەستم کردم ئیشە پارە تەزویرە لەگەڵ ئەو دوو برادەرەیە پێم یانوت وتیان دەفتەری بە 20 وەرەقە ڕۆین ئەشیای پێدێنی لەگەڵ ئەو برادەرەیە هات بە دوامە فکرمان کردەوە وتمانە و پارە تەزویرە بەرین بۆ هەولێر ئەشیای پێ بکڕین لە سەیتەرە گرتمانیان ئەمە کاتی خۆی کەبابچی بوومە کەبابچی بوومە نەخۆشی دڵم هەیە ئیترکە نەخۆشی دڵم بوو نەمتوانین کەبابچێتی مەڵاتی بکەم هیچی شەکەم بۆ ناکرا لە ماڵەوە کەوتە بووم هەردوو پڕمەیە پێشمەرگەیە ئیتر دوای ئەوە
ئەم کۆڕە وتی پارە هەیە وتی بابی بین بۆ هەولێر تیجارەتی پێوە بکەین ئیتر لە بازنگەی هەولێر ئاژیراین ئیشی دەزویر مەزویرم ناکرد ئەم جارە جاری پێشوو کردم ڕاستە ئیتر لەبەر نەخۆشەکەم و دەرامەتی ماڵشم زۆر وەزعم خراپە بۆ قورعانەکەەوە ڕۆژەی دەرچمە دەرەوە 25,000 لە ماڵەکەمان نەبوو خوایە خۆش شایدیت ئیسەش پەشیمانم زۆریش پەشیمانم حتا بڵیت. بەڵێ ئازان کاک حوسێنمان لەگەڵە کە ئەندامی ئەنجومەنی دۆلار فڕۆشانە لە هەولێر بەخێر کاک حوسێن دەتوانی ئێستا پێم بڵێ ئەو 250 چۆن جیا بکەمەوە من وەکو هاوڵاتێک ئەو 250 دێتە دەستی من چۆن بزانم کامەی بەنسبەت هاوڵاتی ناتوانانی ئەو 250 جیاز بکاتەوە بە ڕێگەی ئامێرەکانمان پارەکە جواز دەکرێتەوە ئەو پەنجیانی کە دروست کراوەستەکانە تەزویرە و تەزویرش نیە ئێستاکانە ئەمەیان زیاتر بەکامە ئامێر کەشف دەبێت بەم زیازشینە پارەی عێراقیش بۆ پارەی عێراقیش بەمە دیار دەکەوێتن کەمە تەزویر و تەزویرنیە زیاتر لە چیوە دەزانن ئەو جیازە بە چیوە دەیزانێت جیازە کە پارەکە لە جیازەکە دەدەی لێران لێرە ناچێت خوارەوە لێرە دەمێنێت کە لێرە مایە کەماندانی فسفۆرە و سیمەیە کامەیە کە جیای دەکات ئەمە بەنسبەتی وەکو یەک دروست کراوە بەڵام هەندێک کەسمانی لەناو دۆلار فڕۆشان ئەگە پیشانی بینێرانیش بدەیت جیاوازەکە بەنسبەت ئێستا ئەو دوو پارەی لە دەستمانە ئەم پارەیە پەنجایە تەزویرە ئەو تەزویرە دەستی چەپەم دەستی ڕاستەشم ئەم پارەیە تەزویرنی ڕەنگیشی وەکو یەکە ڕەنگیان وەکو یەک وایە بەڵام ئێمە کە لەناو دۆلار فرۆش بەم جیازانە کە فاسی دەکەین کە وڵاتێک دێتە لایمە بری وەکو ئەم دکتۆرە بەڕێزە دێتە لایمە ئەم دکتۆرە بەڕێزە کە خۆی موچەخۆرە ئایا لە جێەکەی خۆی پارەکەی بە هیچ شێوەشی تەزوی نەدراوەتە دەستەوە ئەگەر ئەو موچەخۆرە بێتە لایمە و کەیشی تەزوی لە دەست بێ ئێمە ڕاستن دەیگرن دەیدێنە نێشتنی تاوان باشە بەدەست بەگرتنیش جیاوازی زۆر جوانە ئێمە فسۆمەنەوە بازای دۆرە کە تەمەشای دەکات شێوازەکە دەستەتیشی لێ دێ ئەمە دەستەکەی لووسەی سینساخە ئەم دەستەی لێ تەمەشاکە دڕە ئێستا تۆش دەتوانێت تاکانەمە لێکەوەێستاکان وەکو جەنابی دادۆش دەتوانانی ئەمە لێکاتەوە دەستی لێ دەێستاکانە ئەوەیان دڕە ئەمەیان لووسا ئەمە شێوازی پارەکەی ئێستاکانە کە ئێبە لەناو بازای دۆلار دەزار ئەی دۆلارەکە جیاوازی دۆلاری تایبەتی تازەکە خەتەرە زۆر ئێستاکانە پێشەوەی کە پێتام شاندەم هەندێک کە شەرحکەین لەسەر دۆلار پێشانیمە $1 دۆلارمانە بوو لە هەولێر ئەم نەوە بوو کە هیچمان پێ دەکرد ئەو ناوەکەونەکەیتی ئەمە ناوەکەونەکە هەر ئەوە هەبوو لە هەولێر هیچکە نەبوو کەمە جاری دۆم کە دەستی پێکرد ئەم نەوە دەستی پێکرد تازەکەیە ئەمە تازەکەیە ئەم تازەی خەرشی هەولێر بە ئام کاکە هەموو دێگە کاکە تو پارە تازەکەم لە هیچ تەزویرێکی نییە ئەمە تەزویرەکەیە کە لە دەستی چەپەم ئەمە تەزویرەکەن لە دەستی ڕاستەمە زانی لە دوورەوە هەستی پێ دەکەم نا هیچ جیاوازێکی نییە ئەگە بە تەنیابی لە مەزانم ئێستا پیشانم مەدە لە نزیکی زانیم بێمە یەک پارەیە یەک شتە بەڵام بەچی دەزانی ئەوە بەخۆی یەک مادەیەکی تووچتیایە لە ناوی کە لە مادە تووکەکە لە ناو ئێریا ئەوە ئەستێکەیە کە مادەکەی کە دەبێتە ئینساخ ئایا ئێوە وەکو کە دانیشتون هەر هەمووتان بەرپرسن و هەر هەمووتان دەماتی دادگان و ئەوەنە ئەوە هیچ فەرقیشەیە ناوەکو ڕەنگ فەرقێکیە کاک دکتۆر ئەمە ئەستێکەیە ئەمە تەزویرەکەیە ئاینەن تەزویرەکە ئێرە دەستێکی لێ دێ ئەو هالووسە کە نازانێ ئەم زەربەیە بە چێ دەکەوێت ئەم زەربەی بۆ شخصانی دەکەێت کە دێنە ناو بازاری دۆلارەوە لە چۆ بۆی دێ ئەوە سەتیەکەی دڕا ئەوان لووسە ئەوەیە بەنسبەت ئەو جیهازانە دەیگرێ ئێستاکانە ئەو جیهازانە ئەو پارانە دەگرێ ئەو جیهازانە و پارەی ناگرێ بەڵێ من ئەلێرەوە ئێستاکان وەکو حوسێن داواکەم لە خەرشی هەولێر داواکەم لە هەموو مۆزەفەکان داواکەم لە هەموو خەرچی کە دێتە ناو بازای دۆرە پارەکەی خۆی بە جیاز بیکا بڕاتن دەرناسن لە دەستی دەستگا بەدەن بەخوا خالیان خاوە بە ئەو شارە نەکەن دەرباز نابن دەستەکان خۆش بکات زۆر سپاس. دووبارە سڵاو جەنابی دادوەر بازرگانیکردن بە پارەی تەزویر ئەوە سزاکەی چۆنە لە یاساکانی لێرە دوای بینینی گرتە ڤیددیوەکە و دو قسەکانی بەڕێز کاکەسێن بە سێ خاڵ ملاحەزاتەکانم کورتەکەمەوە یەکەمینی ئەوەی کە تێگەیشتین لەو عەرزەی بەڕێزیان کە تاوان نیش لە تەتەوڕێکی بەردەوامە لەگەڵ کۆمەلگایە سەرەتا جۆرێکیان دروستە کرد لەو دراوانە کە نەی ئەتوانی لە جیهازەکە تێپەڕ بێ بەمڕووری زەمن جۆرێک دروستکرا کە لە جیهازەکە تێپەڕە بێ فروقەکان لە نەرمی و زبری وەرەقەکانە بوو معنای ئەوەی بۆ خەتۆی داهاتوو ئەوەش ئەتوانرێ تێپەڕ بکرێ
ئەمە خاڵی یەکەم بۆیە ئەبێ دائیمەن یاسا چەند خەتوەیەک پێش تاوان بێت و بەڵگەکانی تاوانیش چەند خەتوەیەک پێش تاوان بێت کە بتوانێت سەیطرەی ئەوە بکە. خەتوەی دووهەم بەنسبەت قانونی عقوباتی عراقی لە مادە 280 تا 285 زۆر بە وردی باسی گەمەکردن و ساختەکاری لە دراوە ئەکات. جا چ دراوی معدنی بێ چ دراوی وەرەقی بێ و لەبەرەوەی لە کوردستان ئێستا ئێمە دراوی وەرەقیمان هەیە دراوی معدنیمان نییە یەکسەر ئێمە سەربابەتەکە. مادە 281 کە سزایەکی قورسی داناوە بۆ ئەو کەسانەی کە دراوی ساختە دروست دەکەن تەقلید دەکەن ئەی هێنە ناو چوارچێوەی وڵاتەوە تەرویجی پێ ئەکەن ئەی خەنە ناو بازارەوە یاخود لە وڵاتانی تر دروستیەکەن و بۆ ناو هەرێمی ئەهێنن بەڵام بەبوونی زانیاریەکی تەواو ئەوە سزاکەیان ئەگاتە حەدی جینایەت کە نابێ لە سجن لە 10 ساڵ کەمتر بێ و ئەگەر هاتوو مشەڕی عراقی زۆر قورستری کردووە لە مادە 282 ئەڵێ ئەو ڕەفتارە ئەگەر بوو بەوەی کە هاوڵاتیان سیقەیان بەو دراوە نەمێنێ و قیمەتی ئەو دراوە بە تەواوەتی دابەزێ سزاکەی تا لە سێدارەدان ئەڕوات بە پێی مادە 282 بەس لێرەیە پێم خۆشە ئاماژە بە شتێک بم کە قوربانی ئەم جۆرە مامەڵەیە ئەو هاوڵاتیانەیە کە ئەو پارەیە ئەکەوێتە دەستیان و زانیاریشیان نییە و لە کاتێکە ئەیبەنە ناو بازاڕەکانەوە شتومەکی پێ بکڕن تووشی ڕوبەڕوو ئستیدامی یاسایی ئەبنەوە لە کاتێکا کە زانیاری ڕەنگە نەبێ و ئیسپاتکردنی بوونی زانیاری و نەبوونی لەوەی کە ئەو دراوە تەزویرەیانە کێشەیەکی قورسە تا ئەو هاوڵاتی ئیسپاتی ئەکا کە لە کێو وەرگرتووە نەمزانی وە ساختە یا ساختە نییە بەڵام لە هەموو حاڵەتێکە سزاکەی قورسە و جینایاتە نەک هاوڵاتیان نەخێر هاوڵاتیان ئاسانترە سزاکەی کە بتوانێت بەو شێوێ تەعاملی لەگەڵ کردبێ و ئەگەر بێت و ئیسپاتی بکە کە ئەسڵەن زانیاری نەبوو بە حەسەن نییە کەوتۆتە دەستی ئەو هەر سزای لەسەر نییە دەستخۆش زۆر سپاس دکتۆر زۆر تاوانبار هەیە زۆر بە ئاسانی شتەکە وەردەگێت دەڵێ زانیم هەیە و هینام و مامەڵم پێ کرد و یاین بیر ناکاتەوە کە سزایەکی ئاوایی لە دوا دێتن 10 ساڵ تۆ چیت هەیە بۆ ئەو خەڵکەی کە بیر ناکاتەوە پێشەوەی تاوان ئەنجامدا سەبارەت بەوەی کاک بژار ئێمە دەبێت پێش هەموو شتێک ڕۆشنبیری یاسایی هەبێت بۆ هەموو تاکە کەسێک ناو کۆمەلگە بە تایبەت زۆر جار داوام کردێکەوە هەتا لە قوتابخانەکان مادەیەک ئیزافەکەن کەەوە یاسایی بێت بۆ ئەوەی ڕۆشنبیرتر بن چەند کۆمەلگا ڕۆشنبیرتر بی لەڕووی یاسایەوە تاوان کەمتر دەبێتەوە و هەر کەسێک تاوانی تەزویر یان ساختەکردنی دراوی عێراقی بکات ئەمجا دراوی عێراقی مەرج نییە ئیلا بێت دیناری عێراقی بێت چکە لە قانونەکەدا هاتووە دەرێ هەر عوملەیەک بە پێی قانون مامەڵی پێ بکرێت یان هەر عوملەیەک بە پێی عورف مامەڵە پێ بکرێت بە هەمان شێوە دۆلار کە ئێمە لە بازارەکانی کوردستان کەەوە مامەڵی پێ دەکەین هەر کەسێکی لە هەر شوێنێک بێتن تاوانی دراوی عێراقی تەزویر بکات جا نەک لە کوردستانیان لە عێراق لە هەر وڵاتێک بێتن ئەو کاتەی یاسای عێراقی دەیگرێت و سزای دەدات بە پێی قانونی عێراقی نمونە ئەگەر کەسێکی ئەمریکی فەڕەزەن لە ناو ئەڵمانیا تاوانێکی ساختەکردنی دراوی عێراقی کرد ئەو کاتێ ئێمە بە پێی قانونی عێراقی سزای دەدەین داوای بکەن بەڵێ داوا دەکرێت و پێی قانون عێراق سزا دەرێت بۆ سەبەبەکەی ئەوەیە ئەگەر هەر وڵاتێک سزای بدات لەوانەیە سزایشی توندی لەسەر جێبەجێ نەکات چکە تاوانەکەی دژی ئەم وڵاتە نەکراوە و تەئسیر لەسەر سیادەی ئەم دەوڵەتە نەکراوە بۆیە بە پێی قانونی عێراقی دەرێت تەنها قانونی عێراقی سزای دەدات لە هەر شوێنێک بێتن ئێمە شتێکی ترمان هەیە کەوا بەنای شروع لە تاوان شروع ئەوەیە ئەگەر من ئەم جۆرە دراوم تەزویر کرد بەڵام دامە کەسێک ئەم شخصە وەری نەگرت کە زانی ئەم جۆرە دراوە تەزویرە ئایا لێرەدا ئەم جۆرە تاوانە جێ هاتدی یاننا بەڵێ بە پێی قانونی عێراقی دەبێتە شروع لە تاوانەکە کەوا سزایەکەی نیوەی ئەو سزایەکەوە لە تاوانەکەدا ئاماژەی پێکراوە دەستەکان خۆش دکتۆر دکتۆر گیان من پرسیارێکم هەیە زۆر لەوانە دەچن بۆ سزن زۆریان لەوانەیە دوایی ئافوویەک بەریان کەوێ یان مدەی خۆی تاوا دەکات چۆن گەرنتی بدەین کە ئەو جۆرانە کە دەگەڕێنەوە ناو کۆمەلگا کە ئەو تاوانە دووبارە ناکەن خۆی یەک لەوانە سابقەشی هەبوو لەوانە زیندانی ژۆک هەر بەشێکی تری کۆمەلگا و ئۆرگانەکان ئەبێ بە پێی گەشە و گۆڕانی کۆمەلگا لە گەشەدا بێ
زیندانی ئەمڕۆ کوردستانیش گەشەی چاچی بەخۆی و بینی و پێویستە لێرش نامێنێ و گەشە بکە بۆ قۆناغێکی زیاتر مەدەنی و شارستانی یەکێ لە ڕێگەزەکان ئەوەیە تاک بە هەر هۆکارێک دێتە زیندانەوە دەبێتە زیندانی بند دەکرێت بەڵام لەوێن دەرەدا پێویستە پرۆسەیەک بخرێتە کار یەک ئاماژە بە هەڵە و هۆکارەکانی بکرێت پاڵەرەکانی بکرێت بۆ تاوانەی ئەنجام داوە لاوازی لە چی بووە سەرمایی نەبووە کەسایەتی لاواز بووە زانیاری نەبووە هۆشمەند نەبووە کێشەی تری هەبووە بۆ هاتووتە ئێرە زیندانە بۆ هاتوویتە ئێرە بۆ ڕوون بکرێتەوە بە شێوەیەکی مەدەنی تێبگەێنرێ بە شێوەیەکی زانستی زانیاری پێ بدرێ بە ئاگا بهێنرێتەوە کە هۆکار زۆرە بۆ ئەوی تو هاتووتە ئێرە لێرەوە چەکدار بکرێ بە زانیاری بە هۆشمەندی بە ینی جۆرەها کۆرسی پەروەردەیی هەیە کەسایەتی دروست دەکات کە تۆ ڕاستە تاوانبار بووی بەڵام ئەو تاوانەکە تەواو بێتەوە ئەبێتەوە تاکێکی هاوڵاتی پاک و تازە پێویستە لە ئێستا بەدواوە ئامانجی ترت هەبێ پرۆژەی ترت هەبێ کە دەیتە دەرەوە ینی ڕوو لە چاکەکاری و چاکسازی و ئامانجی بەرز و باڵای ژیانی خۆت بکەیت چەند سوودمەندە من لەو مەسان ئەو چاکسازیانەیە کە هەیە لە سوود شتەکان هەڵبەتە ئەگە بەراوردی بکەین لە نێوان زیندانەکانی هۆڵندا و ئێرە ینی لەوێن درێت تونند و تۆڵتر بەرنمەکان بەڕێوە ئەبەن ینی کارێکی جدیەکەن هەتا لەسەر مەسلەی خوێندن لەسەر مەسلەی پیشەگەری مەسەر بوارێکی تازەی پیشەگەری وەربگری هەتا لەسەر ئەوەی کە ئیتر ئەم کابرایە بڕای بەخۆی بێ کە دێتە دەرەوە بتوانین لە بازاری کار پیاکە ئەوەی ئێمە لە هەمووی زیاتر کە لاوازی پێوە دیارە ئێمە کە پارە پیاکەین وەکو هاوڵاتی یعنی کللتوری سەرمایهداری تیامان گەشە ناکە کەسایەتی خاوەن پارە و بزنزمانی و جەنتلمانی لەگەڵمان ینی دەبینی ستایلی جلوبەرێک ئەتەکێت ئەمانە لەگەلی گەشە ناکە بۆی خاوەنی وشیارێک بێ ئەمە بپارێزێ ئەم کابرا لێ من دەوڵەمەند بووم وا بووم هەموو امکانێتی چە بوو بەڵام زۆر بەبەسیت وەکو بڵێ بە دوو قمار فێلی لێکرا پارەکەی دزرا ئەنجە هات لە کارێکی زۆر بەداخەوە ینی تاوانکارانە تێوەگڵا پارەی تەزویری هێنا کەواتە لێرە ئەم کللتوری سەرمایهداریە ئەگەر هەیبواە و هۆشمەندیەکەی و هۆشمەندی سەرمایهدارێکی سویدی گەشتی بکردای ئەچی چەندان ڕایشکاری دەبوو هەر بیبات بە قۆناغی زۆر دەوڵەمەندتر بێ خەڵکی تریش سوودی لێ ببینێ ئەوەی کە گرنگە ئێمە پێویستە تاچی هاوڵاتی خۆمان لە هەموو ئاست و جومگە و جەمسەرەکان پرزانیاری کەین ئێستا لە وڵاتێکی وەکو بەریتانی 50 پاوەنیان هەیە لە هەر دوکانێک 50 پاوەنێک تەسلیم کەی دوکانە بنزینخانەیە هەر شوێنێکە یەکسەر قەڵەمێک دەرەکە پیای دێنێ بزانین تەزویر بریتانیا پارەکە بریتانیا لە ناو بریتانیا هەڵبەتە لێرەش باش بوون بەڕاستیەکان هەیە ئەم کۆنتترۆلە پیرۆزە زۆر زۆرانە بە حقیقت لەسەر مەسلەی سقە و برادرە و برادەرەکە لەوانی خۆی پارەی تەزویری پێ بێ نەیزانێ من تووشی ئەو مەوقفە بووم ئەچەند داومەتێ ئەوەی نەکردووە فاسمە خۆم پێ بۆ فاسم نەکرد ئەوە شەرمەکە ئەڵێ نەمزای دەڵێم نافاسیکە هەتا فێر بێ لەگەڵ هەموو کەسێک دکتۆریان زۆر سپاس بۆ هەمووتان بەڕاستی ئازیەتتان کێشە هیوادارم هەر سەرکەوت و هەر لە خۆشیابن شەوێکی خۆش.